ئەمجارە لەگەڵ ئاڵلقەی شەشەمە بین لە باسەکانی ڕیابازی کە بەشێکە لە زنجیرەی بژاری دەروون. ڕیابازی یەکێکە لەو نەخۆشیانەی کە تووشی دینداری ئینسانی مسلمانە بێت. وای پەروەردگار ئێمەش و ئێوەشی لێلادا و وای گەورە بە لوتفی خۆی بمانگرێتە خۆ، پاکمان کاتەوە، نیەتمان لەبەر خاتری خۆی صاف کاتەوە بۆ خۆی. یا ئەڵڵا ڕەحممان پێ بکەیت و بەزەیت پیامانە بێتەوە نەمان دەیتە دەست نەفسی خۆمان. یا ئەڵڵا لە ئاڵلقەی ڕابردووە باسی 5 لەو ئاسەوارە خراپانەم کرد کە ڕیابازی لەسەر تاکی مسلمان دروستێک ها. ئێستش باسی هەندێک خاڵی ترەکەم. لەوانە وتمان کابرا کە ڕیابازە ئیشەکانی لە دنیاە لەبەر خاتری خی گەورە نەکردووە، لە ڕیابازیەوە ئەچێ بۆ گوناحی تر. بۆ نمونە خۆپەسەندی، بە خۆسەرسان بوون، لوتبەرزی لەوەی کە ئیتر حەق قوبوڵ ناکە. یەکێک شتێکی بیرە خاتەوە، ئاەتەکانی سەریح بۆ باسەکە، حەدیسی بە سەنەدەوە بۆ هێناوەتەوە، ماناکانی لە لای ئەهلی تەفسیر و لە لای فەرمودەوانان هەمووی بە ڕۆشنی شەرح کردووە بووی. لە هەموو لایەکە بۆی سەلماندووە کە ئەو هەڵەیە، بەڵام لە لوتبەرزی خۆیان مل نانێ بۆ حەق و ئەو حەقە لە بەرامبەرەکەی قوبڵ ناکە، یا بە بچووکی ئەزانێ، یا بە نەزانی ئەزانێ، یا خۆی عالمتر ئەزانێ، یا خۆی بە گەورەتر و مەشهورتر ئەزانێ. خی گەورە لاماندا چووکەوانە هەمووی لەو نەخۆشیە گەورانن کە لەگەڵ ڕیابازیە نەخۆشی تریش ڕاکێشە لەگەڵ خۆیان، یان خۆپەسەندی ئەوەندە معجیبە بە نەفسی خۆی لە دنیای غەیری خۆی نابینێ. هەروازانێ خۆی عالمترین کەسە، خۆی عابدترین کەسە، خۆی پاکترینە، پارسەنگترینە، خۆی چاکترینە، بەشەرەفترینە، ئازادترینە. خی گەورە لاماندا چکە بێ ئینسانی مسلمان دائیمەوە حساب بکە کە خی گەورە فەرمێوە وفوق كل ذي علم عليم، یعنی تۆ هەرچەند عالم بی علیمێکی تر بەسەر تۆیە. ئەجا خی گەورە لەسەر سیغەی فەعیل هێناوێتیوە، یعنی زۆر زۆر دەریاوانە لە عیلمە ئەوەی کە تۆ تەسەوریەکەی وازانی هەر خۆت بووی بە عالم. تۆ هەرچی شتێ فێر بووبی شتی ترت بیر چۆتەوە لەولا. چەند زاناوی زانایەتی تۆ قیاسی کە بە ئیمامی نەوەوی، خۆ ئیمامی نەوەوی نە لە تابعینەوە نە لە تابعی تابعین ڕەحمەتی خوای لێ. لەم ئاسەوارانە بریتیە لەوەی کە ئینسان وردە وردە کە زۆر معجیب بوو بە نەفسی خۆی ئەکەوێتە ڕیابازی، حەق قوبڵ ناکە، ملێنانێ بۆ ڕاستی. ئەوانە هەمووی نەخۆشی ترن. یەکێکی تر لەوانە پوچەڵ بوونەوەی کارەکانیەتی. ئەن تەحبەط ئەعمالکم وأنتم لا تشعرون. خی گەورە فەرمێ ئەشێ کاروکردەوەکانتان پوچەڵ ببنەوە ئێوەش نەزانن. حبوط لە زمانی عەرەبیە لە ئەسڵا فشبوونی ورجی مانگایە کە جۆرە جای خواردووە، وردە وردە جایەکە فشی کردووە، پێی ئاوساوە، سەحەبەکەی وەزانێ قەڵەوە. ئەمە حبوطە. خی گەورە لاماندا یەکێک ئیشی زۆری کردووە، چاکەی زۆری کردووە، هەروازانە ئێستا چاکەکانی بەقەدەر بینایەکی زەخم کەڵەکەی کردووە، بەڵام هەمووی ڕزیون، پواون، پوکاون، پوچەڵ بوونەتەوە. خی پەروەردگار هیچیان قوبڵ ناکە. فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحد. ئەو کەسەی کە ئومێدی بە دیداری خوای پەروەردگارە و بە ڕووسوری بگاتەوە خوای پەروەردگار لە قیامەتا ڕووسپی و سەربەرز و سەرفراز بێ، بە ئەم دوو سیفەتەی تیا با کردەوەی چاک بکە. کردەوەی چاکیژەوەی کە شەرع وتێتی کردەوەی چاک، با کردەوەکانیشی لەوەر خاتری خوای گەورە بێ ولا یوشریک بربه أحد. با هیچ کەسێک هیچ شتێک نەکا بە شەریکی خوای پەروەردگار لەو عبودیەتەیە، لەو ئیشاکە لەبەر خاتری خوای گەورە کردی.